سەلام عەلەیکم هاوڕێیانی خۆشەویست، بەخێرات نەچی زۆر گەرمتان دەکەم بۆ ناو دنیای ریدێمپشن 2 لە 2021 تاوەکو ئێستا دەستم لە یاری ریدێمپشن نەدایە، یان دەتوانم بڵێم هیچ لە کام لە مەرحەلەکانم نەبڕ یاخود یاریەکەم نەکردی لە 2021 کە ساڵێکی دوورودرێژتران لە 2020 سەرەتای 2020 وەزم جارێکیان یاریەکەم کردیان، زۆر لەمێژە یاری ریدێم نەکردیان، تایبەتی لەسەر پلەیستەیشن 5 یەک ڤیدیۆ بچووکمی دروست کردیەوە لە بە ڤیدیۆی کردم مەگەرنا نەمکردیە. ئەو چیرۆکەی باسی ئارتھر مۆرگن دەکات، ئەو کارکتەرەی کە هەموو گیانی خۆی دەکاتە قوربانی لە بۆ خاتری تاقمەکەی خۆی، تاقمەکەی دەچ ڤاندەرلینی. لە زنجیرەیەکی دوورودرێژ لەگەڵتان دەبم، زنجیرەیە کە لەوانەیە زیاتر لە 15-20 پارت بخەیانی، لەوانەیە 25 پارت بخەیانی، بەڵام لەگەڵتان دەبم تا کۆتایی بێکەوە یاری ریدێمپشن 2 تاقی دەکەینەوە. پاکبوونەوەی سوور ریدێمپشن 2. ئەو چیرۆکە کاریگەرێکی زۆری لەسەر ژیانم هەیە، وەکو شەخسی میوزیکی ئەو یاریە بەردەوام گوێ دەگرم، پلەیلیستی مۆبایلەکەمە، بەیانیان ئەسران شەوان گوێ لە میوزیکی ریدێت ڕادەگرم، کاریگەرێکی ڕاستەخۆی لەسەر ژیانی من هەیە، بۆیە زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ یەکەم جار لە چەناڵ ژیر یاریەکان ئەنجام بدەین، تەواوی بکەین، تکا دەکەم بە دوگمەی لایک سبسکرایب پشتگیری لە ڤیدیۆەکان بکەن و ڕۆژانە و هەفتانە بینەری پارتی نوێ بن. گەر ڤیدیۆیەکەشتان زۆر بەشتەکانتان بینیوە بۆ 5 کەشبی سەیری بکەن، لایکی بکەن و لە بیر نەکەن بۆ پشتگیریەکانتان بۆی بەردەوام بین لەو کارە. ئەوتان ماز دەکەم بارەس پێ بکەین. هەوڵش دەدەم تەواوی چیرۆکەتان بە زمانی شیرینی کوردی بۆ شی بکەمەوە، چکە هەموو چیرۆکەی شارەزامە توانم بێت تا ئاخری تەنیا بە قسەتان بگەین، هەمووی دەزانین ئینشاءڵڵا. لە ساڵی 1999 ئەو کاتەی کەوا کۆتایی زەمەنی ئاڵدۆیەکان و کەسانی لە دەرەوەی قانونکار دەکەن و دەروی یاساکار دەکەن. ئەڵڵاه لەو میوزیکە نازداری دەستپێکی بیدایەتی خوایە، زۆر نازدارە میوزیکە زۆر. America was becoming a land of laws. لە ساڵی 1999 ئەو کاتێکەوە 1998 بزانم ئەو کاتێکەوە ئاوەدۆیەکان شوێنیان نامینێ یاخود قانون لە ئەمریکای پەیدا دەبی، ئەمریکا دەبێتە خاچی قانون. میوزیکە دەستپێکەکی زۆر نازدار. Even they went پێم ناخین دێتەوە کێرسفە دەڵێ even the west had mounty been tamed. بالضبط نازانم معنای چیە، یعنی تێناگەم بالضبط ئەوە کە بە کێرسفی زۆر ئەنی کە نووسرێت چاو ناخینتەوە، بەڵام بەستی ڕۆژاواش کۆتایی پێدێ و کەسانی ڕۆژاوا بوون. A few gang دەڵێ هەندێک لە گانگەکان تاقمە ئاڵدۆیەکان مابوونەوە و بە دوایان کەتن حکومەت بە دوای وان دەگەڕاوە ویستی لە ناویان بە گانگ. لێرەمە بەستی تاقمەکەی وەکو دەچ ڤاندەرلینیە کە ئێستا دەیانبین. Rockstar Games presents ستودیۆ Rockstar Games تیمان پێشکەش دەکا ریدێمپشن 2. ریدێمپشن 2 پاکبوونەوەی سوور بەشی دووەم، پاکبوونەوەی خوێناویە بەشی وا دەکات ریدێت. بە کەشێکی بەفراوی دەست پێ دەکەین لەناو چیاکان بەهۆی ئەوەی ئەوی شەیکە ئەو دزیەیکەوە ئارتەر و دەچ و تاقمەکەی ویستیان ئەنجامی دەن لە ناو بلاک چەند دەرەوە شوێنە. دەڵێ ئابیگێل دەڵێ دەمری دەبی لە شوێنێک ڕاوەستین بە سەرمان، حوسەیە دەڵێ گەر ڕانەوەستین هەمومان دەمرین. دەرە لەو کەش و هەوایەی هیوادارم
پۆلیسەکانیش لێمان دوورکەونەوە ئارتەر هیچ بەختێکتەوە بۆ شوێنەکان ئارتەر دەڵێ شوێنێکم دۆزیەوە دەتوانین بچینە وێنەر دەڵێ شوێنێکی شارۆچکەیەکی بەجێ هێڵدراوە دەتوانین بچین بلاک واتەر بەبیر ماتەوە لە بلاک واتەری ئیشەکیان کردیە ئیشەکەیان بەسەقەت ڕۆیەک دزینەکە ئێستا باسی دەکەین زیاتر بێکەوە جەماعەتی دەچوو جەماعەت دەچی بەکاملی چون دزێکی گەورە لە ناوچەی بکەم بەنای بلاک واتەر ئەوە چاپتر 1 کۆڵتەر ناوی چاپتر 1 لەو ئیشێکە کردیتیان فەشەلان هینەیە پۆلیس زانیتی کەوان لەوێنە بە دویان کەچینە وەش مەجبور بوون کە شوێنی کامپەکەی خۆیان بگوازنەوە یەکەم شوێنیش کە دەیگوازنەوە بۆ ناوچە بەفریەیە ئەوش هۆزەیەیە شکینی شوێنەکەی دەکات دەستپێکی یاریەکەی زۆر 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 کە ئابەیە کەش و هەوای دەباتە ناو کەش و هەوای مێشتی ئەو کارکتەرانەکەوە لە چ وەزعک دەژین چۆن یاسا بە دویان دەکەویتن چە بەجێ دەکرێتەوە بە زیاتر بەتان باز دەکەم درێ مزگاسکەڵ ئەو ئاگرە پێ بکە درێ ئەو بەتانیانە بینە مستر پیرسن دەڵێ بڕۆ خۆراکمان و پەیدا بکە چمان مایە دەیڤی مردیە درێت نەدەتوان هیچ کە بکەی دەیڤی مرد دەچ دەڵێ هەمووتان لێرە بمینەوە خۆتان گەرم کەنەوە جۆن و مایکەم ناردیە بزانن چه هەیە لە دەوروبەر دەچ دەڵێ هیچ چۆیسێکمان نییە بژاردیشکەمان نیە دەبیە لە با بڕێن بچین زانین چه هێچن نیە لە دەرێ شتی بدۆزینەوە خۆراک خواردن دا ڕۆژێکی خراپمان بەسەر برد دەیڤیم خۆش دەویست ئەو کەسێک کە مردیە جێنی شۆن ماک شۆن و ماک نازان چیان بەسەراتی جارێ ئەندە خەڵکمان لە دەستدا ئێستا بەڵێگە بچمە شوێنی وان دەیکەم بە خۆشحاڵیەوە بەڵام دەچینە دەرەوە ئەندێک خۆراک دەدۆزینەوە هەمووتان ئێستا ئێمە پارێزراوین هیچ کەسێک لەو گەردەلوولە ناتوانم بە دوومان کەون کاتێک کە دەگەنەکرەمە ئەمە ڕۆیشتینە لەوەی خراپترمان بەسەرهاتووە داواتان لە دەکەمە شوێنە بکەنە کامپەک بۆی چەند ڕۆژێک لێرە ببینینەوە ئێوە هەمووتان خۆتان گەرم کەنەوە بەهێز بن خۆتان بەهێزکەن لەگەڵ من بن پشتان نەبن بەشە تەواو نەبینە یاڵا ئارتەر دەچ و ئارتەر دەچن لە بۆی بزانن جۆن و مایکە چیان بەسەراتێکە دەچ جۆن و مایکەی نردووتی بڕۆ بزانن خۆراک بی شوێنێک بی شتوبەک بی دۆزنەوە ئارتەر لە دەشت دەڵێت چ ڕوویدا لە بلاک واتەری دەڵێ بڕۆ ژوورەوە لە دەرێ مەبینیەوە یاڵڵە خوایە هەڵ دەمەوێت تو بەهێز بی ئەزە هاوڕێیان لێرە میوزیکەکەی بێستا پێتان بڵێم چ میوزیکەکە عاشقی و میوزیکەی مەکە پێ دەبێت دەڵێ بە ئەو کەشوهەوای لەوانە یەک دوو ڕۆژ کە بەردەوامی بەڵام هێمن دەبتەوە ئۆکەی دەڵێ دسرەکات سەبر بڕۆ بە ئاڕێکی هۆرسەکەی خۆت ئەسپەکەی خۆت سەبرکەوە
لە باوەڕ ناکەم کە دەیڤیمان لەدەستدا لە دەیڤی ئاخر کەسێک کەست کە لەدەست نادەین ئێستا خەڵکە گەرم کەین و پارێ خواردنیان پێ بدەین پینکترس کە گوتی پینکترس واتە پۆلیس دەرێ بە بزان پۆلیس چۆن ئەمەیان دۆزیەوەیان چۆن بە دوومان کەتن خیانەت کاریان هەیە بۆلەر سپۆیل ناکەم لێتان بەڵام خیانەت کارەیان ناو هەیە درێک نەفەرێک بەرامبەرمان دێ کەسێک بەرامبەرمان وا دێ ئەتوو چێیە تو I think مایکەیە هەبزان مایکەیە دێ مایکە سەخیفە ئینسانە چی زۆم ڕکێتەوە دەڵی خانوویەکم دۆزیتەوە کە ڕووناچی لێیە با بچین هەندێک شتومەچیان لێ بدزن Davey was a real fighter. Both of them calendar boys is, or was. Yeah. And Mac. ئەی ناخۆشە کە مردینە دەیڤی و جۆن جۆنەسە چییە مردیە زانە ئارتەر هەر خەمی جۆنیتی دەڵێ دەی پرسە جۆن دیتییان نا نەیدیتیە دەڵێ ئەو کوڕ دایمە شتەکانی شەسیە شتەکانی باشە بەسەری دێ دەڵێ تۆ بڕۆ پێشەوە من لە دواوە دەبم Mr. Morgan, I never thought I would be so pleased to see your face. Been kind of lonely out here. رضا دڵخۆشم بە دوومچاوی تو کە دەیبینم huddled around a fire waiting for Daddy to put food on the table. Said it before. Okay, let's keep it down now, gentlemen. It's just up ahead. دەڵێەوە خانووەکەیە با بچین ئەو بەبیرماتەوە لێرە چێ دەبینی ناوەڕێیان سپۆیل ناکەم نەفەرێکی زۆر ڕاقی لێرە بۆ کەسانێک کە چیرۆکیان نەبینیوە خود نازانن سپۆیل ناکەم بەڵام یەک لە خۆشەویستترین کارکتەرەکانی ئەو یاریە لێرە دەیدۆزینەوە بۆ یەکەم جار دەیبینین ئۆکەی دەڵێەوە هێڵفەکەتە ئەوە گەڵبە ئەو دڵە کۆرمان هەیە ناوەڕاستەکەی و دەوروبەریشمان هەیە دوو هێڵفمان هەیە ڕەبا لێرە ئەسپەکانمان بوەستێنین ببەستینەوە یاخود بە سێگۆشەی ئۆسپەکەی خۆت هیچ دەکەی واتە دەیبەستیەوە بەو دارانە و بی نەزوڵێ برە لێم گەڕێ با من قسە بکەم ئەو جێب دەنە میوزیکی ئێرە یەکێک لە خۆشترین میوزیکەکان هەر مۆبایلەکانتان بکەنە شزام کە پێم وتن بیکەنە شزام کە میوزیکە دەستی پێکرد ئەوە خۆتان بە شزای میوزیکەی بدۆزنەوە گوێ لێ ڕابگرن تا کۆتایی زۆر ڕاکەیە Arthur, you take that old shed on the left and stay low, both of you. Ola, bro. Cover بکەم ئەمە دەچینە پێش هەڵچی لێ لە ژوورێ جێ لێ ژۆرێ وڵاو هاوڕێ چت دەوێ داوا لێ برد نەکەمی زعاز بکەم ون بووین پێویستمان بە هەندێک کەلوپەلە We can't help you, mister. I got folks. Arthur, dying on the trail. Arthur, we got a problem. Oh. There's a corpse right here. دەڵێ ئارتەر لێرە لاشە هەیە There's a body. لاشە هەیە لێرە Here
دەڵام ئامادەنە Keep your eyes on Dutch. I think you should go now, buddy. ئەو تێ میوزیکەکە جێبدەن There's another one shooting from the window. Goddamn bastards, you're dead now! We've got a runner! See him, Arthur? بێگەڕە By himself. Arthur, I said I'd handle this. Didn't seem to be going too well. Goddamn, the Driscoll boys here. Wow. دەڵێ ئەو جەماعەتی پتریسکۆینە Maybe same reason as us. Micah, go bring the horses closer to the house. Arthur, let's go search the cabin. دەڵێ با بچینە ژوورێ بزانین کابنەکە چی تێدایە ئەو ماڵە کوخە یا کوخەکە چی تێدایە کابن تەقریبا Party in here. درێ لێکوانە ئەفلە هەبووە Any supplies as you can. دەڵێ بگەڕێ هەموو شتێکی بدۆزەوە Medicine. پێویستیمان بە هەموو شتەکە بۆ منە دەرمانە خۆراکە قوتووە ئۆکەی هەندێک دەرمانمان دۆزیەوە O'Driscoll's. ئۆدریسکۆ Believe it. It's a strange one. دەماتی ئۆدریسکۆی پەتریسکۆ مژدێنە پەتریسکۆ ئۆدریسکۆ پەتریسکۆ چێژیر Big price on Colm O'Driscoll's head. Nearly as big as the one on yours. Wanting Colm dead is about the only thing me and Uncle ئۆدریسکۆ تاقمەکن وەکو دەجواندرنینە بەڵام ئەوە نە پێویستم بە هەندێک ئەشیایە بۆ من هەندە خۆراکی بخۆ ئەتەر برسیتی I'm starving. You should eat something now. Get your strength up for the ride back. هەندێک شتی بخۆ تا دەگەڕێینەوە قۆتت ببینێ وەکوتم ئۆدریسکۆ جەماعەتەکەن وەکو دەجواندرنین وانە نەجەماعەت دەمچینە دوژمنی دەچیە بە تایبەتیش کۆڵم ئۆدریسکۆ وەکو دۆچیە و یاساش یا قانون پۆلیس باونتێکی لەسەر سەری ئۆدریسکۆی دانایە بەقەدەر باونتێکی دەچی گەورەیە ئەوەندە ڕقیان لێ دەبتەوە کەی هەندێک خۆراکی کە بەدەست بخەین ئەوە لە بۆ ئەوکەمان باشە I'm going to start packing the horses. You keep looking. هاوڕێیان سەریە وێنەیە بکە Bastard was married too. ئەوە مێردی Meet me out here when you're done. ئەو ژنەیە کە ئێستا دەیبینی رید بزانین چ نووسرایە Jake and Sadie wedding September 7 1896 ئەو ڕسمە میمە کەم جارە دەیبینم هەر غەڵەت دەکەم بە ئارسە ئەویدا دەگەم Arthur, keep looking for stuff. Arthur, go see if there's anything in that barn. رەبرنا ئەو You search the cabin. See what we بارنەی بزان چی تێدایە ئەو پێ دەوچێ بارن ئەو شوێنێکەوە ئەسپ و ئاژەڵەکانی دەیە واو نەفەرە Bastard shot my cousin. Well, he started it. I'm gonna break your neck. تو تەقەت لە ئەوەکەی من کرد What's going on? خەزنەکەی من خزنەکەی من کرد I just chilled me. لەو پیاوێکسە هێرش کردسە هێرش کردە سەرە من Sneaky little bastard. Should I kill him? No. Not yet. Find out what they're doing here. درێ لێ پرسە بزان ستەکەن لێرە کۆڵنە چێن دەرە That son of a bitch will talk. سیاری لێ بکەن Colm O'Driscoll? تا گۆشە پسەری دەکەن کۆڵمە دووسکۆلە چێن دەرە With the others at an old mining camp southwest of here, near the lake. What are you bastards doing? دەرە لە باشووری ئێرەیە Are you up here? دەکەن لێرە ئیشتان چێ لێرە We're fixing to rob some train. درێمەیە خۆمان حاز دەکەین بۆ ئەوەی چەند قیتارەکی بدزین More than that, I swear.
یعنی شتی ناو قیتارە بزنە قیتارەکە سوندی Well, I دەخۆمەوە would say it looks like you have this, Arthur. Do what you want with him. I don't care. دەتوانین بیکوژین و دەتوانین نەیکوژین Of course, when you're done. بەڵام ئەمە دەبینە کەسێکی باش نایکوژین Get the hell out of here. دای Go. چەکەکەمان هەڵگرین لەگەڵ کڵاوەکەی خۆشمان ئارتەر بەبێ کڵاو نابی Easy. You're okay. ئۆکەی ئەو ئەسپێت دەستەمۆ دەکەین It's okay. ڕاوستە با بە ڕاوستە هیچ دەگۆڕێنیە Right, boy. بووە کەمان بۆی وەرە بابت بینە دەرەوە ئەجە لێرە کارکتەرەکەی دیکە دەبینین ئەو ئافرەتی کە باس نەکرد You let him go, huh? Saw the little bastard scurrying off. Yeah. دەچ بزانەکە بم کوش دوای دەچ قسەی نەدەکرد دەچ دەڵێ لێت گەڕا بڕوە That looks like a decent horse. You should keep him. Tie him up over there, Arthur. بەڵێ ئەو ئەسپەکی باش دیارە هاتێ What the hell do you think you're doing? Oh, look what I found in the cellar. Wild thing ate ya. Leave her alone. I wasn't doing nothing. She's one of them O'Driscolls. No, she ain't, Michael. Look at her. Miss. Are you... مایکە دەڵێ جەماعەتی ئۆدریسکویە Fool. Miss. Now, it is going to be okay. هەموو شتێک باش We دەبێت mean you. Don't... نامانەیە زێتت بدەین Miss. Miss. خاتون تکایە Come on. It'll be okay. هەموو شتێک باش We دەبێت need to get out of here and quick. Ladies and gentlemen سەیدی goddamn Adler چی لە کارکتەر هەر خۆشەویستەکانی یاریەکە You okay, miss? They came 3 days ago. 3 days ago زمانی زۆر خۆشە بەڵێ هاوسەرەکەیان کوشتی فەقیرەی Safe now. سەلامەتی Can't stay here. ناتوان لێرە بمینیەوە خانوەکەشی سوستان Come with us. Arthur. دەکەڵێمە وەرە It's okay. We're bad men. We ain't them. ئارتە دەڵێ ئەمە پیاوی خراپین بەڵام بەقەدەر وانیش نین خێ بەقەد یعنی ئەمە ئەوانینە We'll keep you safe until you figure ئارتە out زۆر what you متەوازە wanna do. قەت ناڵێ ئەمە پیاوی باشین هە دەڵێ خراپم خراپین What's your name, miss? ناوت چیە خاتون Adler. Adler Sadie Adler. سەیدی Adler goddamn نێردەکەی مردێک کاتە وەکو مسز نییە وە سەیدی My Adler husband. بە فەرمی یاریەکە دەست پێ کرد عەزیمە و گەمە عەزیمە و یاریە عەزیمە هاوڕێیان ماستر پیسە Somebody دە لە come. دێ و یاریە Looks like it's Dutch. Hey, everybody, Dutch is back. How'd you get on? دەجگەڕاوە Micah found a homestead, but he مایکە learned ماڵێکی first. دۆزیەوە Call بەڵام یەکەم کەس نەبووینە Driscoll ماڵەمان and his دۆزیەوە scum beat us to it. جەماعەتی دیسکرۆی ئەو دیسکرۆی Some of them there, but there is فەقیرێکیان more کوشتیەوە apparently. ئەو ئافرەتەشیان ترساندیە Thank you. خۆی شاریتەوە That's the فەقیرێک last thing ترسان we need right now, Dutch. Well, it is what it is. But we found It is what it is supplies, some تازە blankets, وەزەکەەوە a هەیە little bit of food. ئەندە خۆراکیشمان دۆزیەوە Poor soul, Mrs. Adler. Miss Tilly, Miss Karen, would you warm her up? Give her a drink or something? And Mrs. Adler, it's gonna be okay. هەموو شتێک باش Safe دەیمس now. سەد سەلامەتی They turned her into a widow. بەڵێ کردیانە بێوەژن I need some rest. I haven't slept in 3 days. پێ ڕۆژە نەنووسیمە پێویستە You're پشوو over بدەم here. Miss O'Shea will show you the way. Mr. Morgan, we put you in a سوزن room ئەم over کاتە ڕێخەری گشتی کامپەکەیە there. Mr. Bell, you're with the fellas over there. What? How come Arthur gets a room and I get a bunk bed next to Bill Williamson and a bunch دەڵێ of... بۆچی ئارتەر ژوورێکی هەم کاتێک ژووری وەردەگری بەڵام من شوێنێکی خراپ مەردە دەکەی لەبەرەوەی ئارتەر is a golden boy you damn
auto save yes please لۆم سیف بکەم ئۆکێ ڕۆژی دواتر کەش و هەوایەکە باشتر دەبی بۆ بزانم تۆزەک نەها بەردەوامە Inter pursued by a memory He ain't been seen in days. ناوی میشنەکەمان Mother ain't let up. He's strong and he's smart. Strong at least. چەند ڕۆژەکە نەمان بینیوە مەقسەدی جۆنە زیرەکە Arthur, how you doing? ئارتەر وەزت بکە Just fine, Abigail. And you? باشم ئەتو کوی I need you to. I'm sorry to ask, but It's Dale, little John. John. He's got Hola. himself caught into a scrape he again. ain't been seen in 2 days 2 days. Your 2 John will be. جەماعەتی ئەوەی زۆر خۆشن 2 days I mean- ئەن دوو ڕۆژە نەمانیتیە He may be as dumb as rocks and as dull as rusted iron, but that ain't changing because he got caught in some snowstorm. Please go take a look. جێلیش بیتن Yes. هیچی بەسەر ناتیە Ride out with Arthur to take a look for John. وەزەیە دەڵێ خافێر لەگەڵ ئارتەری بڕۆ بە دوو جۆنی بکەڕێن جۆن مارسن She's پاڵەوانی یاری یەکەم ڕێدێدی یەکەم yeah, we're pretty worried about him. I know. If the situation were reversed, he'd look for me. Thank you. thank you thank زۆر خۆش دەرن This way. Last I know, John was headed up the river. دەڵێ بەو ڕێگا دابڕێن ئاخر جار He جۆن kept بێردا دەڕۆین riding north and never looked back. He wouldn't leave. Not like that. Wouldn't be the first time. ئارتەر دەڵێ وەڵی لەوانەیە جۆنەوەی بەجێ هێشتبی یەکەم جاریشی نییە و کاری کردوی بەڵام خافێر دەڵێ نەخێر جۆنەوە بەجێ نایڵ یەو جارە بەو نێو بەو شێوازەی کەش و هەوایەکە ئاوڕێیان Hey, I see some smoke. Come on, let's take a look. Let's hope عندك it ain't بفري more عندك than عندك just أوي those دبينم boys. دووکەڵ دەبینم Well, seems somebody left کەسێک لێرە بووە recently. بەم ینی بەم نزیکانە ژێرە بووە کاتێکی زۆر نییە That way. بەو ڕێگەیاشدا Come ڕۆیشتە on then. There's some tracks leading to the river. کەمان Huh, پێشم کەوە let's cross. See, they continue up that way. You think it's John? پێ دوایە جۆنە These are horse tracks for sure, but could be anyone. دەڵێ شوێن پێی ئەسپیە لەوانێ هەر کەسێک بی بەڵام پێی وایە جۆنە You were there, Javier. What really happened on that boat? دەرەسە و کەشتێت چ ڕوویدا لە بلاک وۆتەر And suddenly they were everywhere. دەڵێ پارەمان پێ بوو لەو گۆڕەی پۆلیس پەیدا It was بوون crazy. یەکە خیانەتی لێکردن لە بۆیش مەجبورن بێنن ناو شاخ و داخەی تاوەکو خۆیان لێبزر بکەن Take it slow. Big ravine here. دەڵێ بە سەبری بڕۆ Dutch killed a girl in a bad way. But it was a ئەو bad دەچ کەسە چی کوشتیە دەرێ ئافرەتە چی کوشت Tracks go left, down here. لەم پێەکان بەو شێوازە دەڕن بۆ لایدا دەڕۆن Davey got shot. Mac and John, both shot too. Sean, we don't even know. I'm surprised we escaped at all. By دەڵێ the time you boys دەیڤی و showed up جۆن from the other مردن side of ئەوە town, دەیڤی و جان جۆنەکەی تکە نەگەو جانە Bad business, all right. oh, Damn snow's coming in hot again. we'll lose these tracks if we don't move fast. Yeah. دەڵێ دەبی زوو بڕۆ نەگەرنا شوێن پێەکەمان نامینێ بۆ هێوەی بەفرەکی زۆر ینی بایەکی بەقوت دێتن دای دەپۆشی ئێمە بی جۆن کەتە مەنتیخانە بەس پێش بچنە لای جۆنی پێویستە من دەستکاری یەک شتی گچکە بکەم هاوڕێیانی خۆشەویست ئەویش کنترۆڵەکەیە لۆکردنەکەیە invert vibration on use photo mode a light effect or hits look wide normal narrow free aim
Aha. Automatic pin switching. Okay. لە بۆ تەقیکردنی بە کۆنتترۆل دیگەمەی بکەم پێویستم بە ئۆتۆ ئەوەیە بە فری ئەیمیە دڵێ شوێنەکە باریکتر دەبتەوە ئاگادار بە نێرۆ ئەوتە باریکتر بچووکتر تەنگ نا وەڵام بچووکتر و بەڵێ ئەسپەکان ماندوو دەبن Let's push on a little bit. Maybe we'll pick up the trail again. ئارتەر قەناعەتی بازاکەی نییە دەرێ هیچ دیار نییە نازانم ئەسپەکە ناڕەوە قورس بووە Hey, look! Over there! You see that? دراوچی نەوێندەر ئەوە چیەوە ئەوە ئەسپەکەی جۆنیە John was riding that horse when we left Blackwater. Let's see if he can hear us. Oh, دەنجی دێ جۆن کەمان جێم لە دەنجی جۆنیە Come on! Up there! دشکە وا هاتی From up ahead somewhere. I don't think we can go much further on the horses. We'll have to walk from here. I'd grab that shotgun from your horse. Who knows what's up ahead? لەو شۆتگانەی بینە لەسەر چەکەکە شۆتگانە گەورەکە شۆتگانەکەشمان هینە You sure about this? واتین It's coming from this way. Okay. Careful here. Yeah, that we're high up here. You're telling me. Help me! Careful. There's a drop here. با بچینە خوارەوە Watch out here. ئەگەر لێرە بی Stay low under here. Okay, from here. Watch your step. This is real slippery. Stay close to the wall. ئەندەک شتی بخۆینەبی تۆزە گوزەمان بێتەوە وزە Come on. That sounds closer now. Come on. We're coming, John. جۆن مارسن پاڵەوانی بەشی ڕابردووی یاریەکە بەشی یەکەم Damn, it's cold. Let's keep moving then. Come on. John! Marston, you hear me? مارسن جل لە منە Marston! Over here! Down on the ledge! That's John. We're coming. Fella's there! جۆن Down here! All right! Hot down, Marston! He's down here. That's quite a scratch you got there. دەرێ شوختێکی زۆر باش پێداهاتێ Good to see you, Arthur Morgan. دەرێ دڵخۆشم بەدی بینێت ئارتەر مۆرگن ئەم گورگەکان You don't look so good. بە نینۆکی کاولیان کردیان
ئارتر کار Freezing. ڕق دەبمەوە Don't die just yet, cowboy. لە جارێ مەمرە Come on, compadre. کاوبۆی Well, we can't go back the way we came. Let's try this way. Ain't you a sorry sight? Can't argue with you there. See? I told Dutch you weren't the right man for this. نێ بە دەچم گوت و Sure you did. پیاە و ئیشەی نی لێژات بە زەراتیە I think so. Come on. وەزیشم باشە خراپ نییە گورگەکان هاتە ناوڕێیان Perfect. کەمان I'll distract him while you get to the horses. Go. Draw them off. All right, John, come on. Let's get you on that horse. Stay back. وت چێرت نیشانی ناگری بە حساب کردمە فری ئەیم بەس نیشانەش ناگری واید ئەمە واید بزان باشتر نابێ ئێستا تەواوە Good work, Arthur. Okay, let's get going before any more of these bastards show up. Come on. Let's go. Come on then. Let's get back to the others. Look out! I don't feel too good. ردينا ودوباره مجموعة مجموعة It's just قرقكا like a dog bite. فيما بكمو أو باشترا Knew a fella, got bit by a dog, died an hour later. You ain't gonna die. دڵێ یەکم دەناسی سەگە گەزەی لێدا پاش ساعتێکی مرد بەخۆی بەخۆی جوان توێ نەخۆش بیدرێ وڵای برادەرێکمە بۆ نەخۆشی توێ بوو More of them. Stay back. Shit, there's more on the right. We got more wolves on the left. Get the hell out of here. Get the hell out of here. Get out. You see any more, Arthur? Don't think so. Jesus! You still with us, Marston? Just about. You're gonna be okay. بر لەگەڵتانە Got متاوە some کوێستا shelter now. Thanks for coming for me. Of course. That bullet in Blackwater, now this. You had a hell of a time. And Arthur لە بلاک always وۆتەریش says دەڵێ گولەکی پێکەتێ جوان I'm lucky. Should ride in the water for a bit. Try to lose the scent. Don't want to leave a trail right back to camp. You know, تەلەبان دەگەناو ئاواکەی بڕۆین تاوەکو بوونمان لە بوونمان گوگەکان بوونی مە لێ دەستدەن So, بدرێن سنت freezing, bleeding, starving, damn near getting eaten to death ain't good enough for you. yeah. Come جۆن on. نامری Let's بزی زۆر push باشە on. لێژ Get back. لە یاریەکەی دیکەم See those buildings up ahead, John? That's Well, where now- we camped. Nearly there. ئەوش گەیشتینە John! گەیشتینەوە ماڵێ Someone help John down off this horse. Can we get some help here? ئەندە کەس یارمەتی مام دەن جۆن وەزی خراپە Can we get بس some شوێن help? پێیان کە شوێن پێیان Need ناوڕێن some help here. Come on, help him down. You're alive! You're alive! Here we go. There we go. Ay, careful, idiotas! It's his leg.
Careful idiota Angelina idiota by İspanya'da bir idiota. Even by your standards. Thank you, Arthur. Thank You you. got any other lost maidens need saving? Not today. ولكن كتير بتم رزقاري بكم. We're gonna get out of this. رفكرتان لي كرتو لقد دشت صوني رزقار بامبي. When the weather breaks, suppose we'll have to keep heading east. East into all that civilization. I know. دردي West is بتنا where our problems are روشالاتي. worse. Come on here, Strauss. Let's get warm. Thank you, عثرش Mr. درس Morgan. civilization كمال جاي نوي ليري. أو شيء نوي مثقافي ليه كده بيم سنين در. شيء وانا أوي دانا لا كمال جاي دور كونه أو كمال جاي نوي كدروز بوا كي ياسا حكميها مش تكدك وأنا أعوضونا دروي قانونا. We've been running for weeks. تنهفتي كدروين. Shelter and been resting here in some old abandoned mining town while we wait the thaw. Hardly the spring I had been hoping for. ساوري بهارة آرثر دلي ساوري بهاري بوم. Dutch. We get strong, we get warm, طلعت تنهفتي كديرينا. we wait. بس دلي خمان جرم ده كنا دوستين. We move. But we're safe here. دلي مليار Warm السلامتي. enough. I guess. تيم وايا. You sound doubtful. دلي هز دكم هز بجمان دكم. Doubtful, just worried. جمان منيا What do بلام. you think, Arthur? Well, I wasn't on that boat, so hard to say, but I trust your judgment, Dutch. والله قناعات مقصة أنت لازم تصرويده بلان سبلا مكي بلان قناعات مقصة أنت. I don't feel that this is honestly anything new. I hope not. We had a bit of bad luck, but then the storm covered our tracks, so now we wait a bit and we go back to Blackwater and we get our money or we get some more money and we keep heading west. But we're heading east. For now. For now. والله خودي بلانك بس نروج أوي بلان دلت زاري سنة روجالاتي تاك باري جزر كودا كينا إنزا يك زاري نزات ما بي. Stay strong, Hosea. والله هوزي يا باش با. هاك داري خود بقود با. What about you, Arthur? You doubting me too? Never. Good. الجمان لمن داك يضل You نخير. know me, son. I'm just getting started. لمن تازس بيدا Once كم. we get some كركم. money, well, they كبارا ما better بدسكت. send some good men after us because they ain't never gonna find us. عجيز نات مال مان But دوز we نو. need money. والله بيش نو باري. Dutch. Thank you, son, for your strength. سباس It means a كركم. lot to me. أو عندك سيك كردي بشك نية لا ويكوا وكم مش نقبي. تانية أبو خوي أقصدك من تانية الراوس تمام. تانية هيت مدانا قرت. يعني وش تروين ددا أجنت سبا ما مندريش. هروي لا. أو يكل زواني كان ياري ریدێمپشن 2. ها. مشنك مان هي. الجورية بيلا وبزانم. Up with you boys because I thought you liked action. Couple of days on the lam, and you lot have all turned yellow. Apart from you, of course. Shut up, Micah. I ain't never seen so many long faces. I guess folks miss them. That fell. But when I fall, I don't want no fuss. When you fall, there'll be a party. Probably. عمود الخوشن بويا جم مايك أشتكي بسربه. Sure. كرزلامة. I don't feel like being laughed at by the likes of you two. Stop it! Now! You fools punching each other when Cole بأقلنا. Driscoll's needing punching hard. You want to sit around waiting for him to come find us? All of you, we got work لقطة to do. زوان وهاتنا Come دري on. يا أخطري. You sure about this, Dutch? Yes. Folks been through a lot recently. We hardly back on our feet. ضلي نقول لبعت اللي يكتب ده مسين لجماعتي كولم دريسكول ده. Driscoll. Let's go. ضلي لبعت اللي عنده. Hate him, Dutch. He's here زام for رقد لي us. دبتو داتش. I doubt that. بلان دري سكاتي وين يدبري هم ماندينا. I would never خراب ما doubt بس you, هاتية. Dutch. You always said revenge is a luxury we can't afford. This is the right call. أقصد زوج وانا. Revenge is a luxury we can't This is afford. about more than طول النوام. revenge for business long ago. جران بهاية كامانات واني بدستي بينين. And detonators here. Colm always had good information. Come on. And you think now is the right time to hit a train? Now you might fancy living on deer piss and rabbit shit. I'm getting too old for that life.
Mr. Matthews, Mr. Smith, Mr. Pearson. دەڵێ لە باتیەوەی would بچین you please look کەروێ after the شڕاوکەین place? There are O'Driscolls about. با بچین کیتارەکی بدزین کە جەماعەتی ئۆدریسکۆی دەیانەوێست بیدزن با بڕۆین Southwest, دەڵێن با بڕۆین Arthur? Yeah. He said follow the main trail southwest. دەڵێ وتی Camp near some lake. کامپەکەیان نزیکی دەریاچەیەکە لە باشوور ساوت وێست لە باشوور ڕۆژاوە And rob this score they're planning. بەڵێ بچین دەرێ با بچین پلانەکەی وان بەدەست بینین کە ئەوان دەیانویست کیتارێکی بدزن دەش دەیەوێ بستە لای وان پلانەکەی وان بەدەست بینە قیتارەکە چەند دەرە ئەوان کیتارەکەی بدزن لێر لە بیدایەتی یاریەکەشەوە دەبین کەەوە ئارتەر گومانێکی بچوکی هەیە لە چی کە دەڵێمە وەزێکی خراپم بەسەداهاتیە چۆن دەبی لە ئێستاوامە بە دوۆی بکەوین کەەوە قیتاری بزین کە یاساوە لە دوامانەوەیە بەڵام ئارتەر ئەنی دەچ Tracks. Horses, quite a few of them. دەچ پێویستی بەپارێ و ڕقیشی لە جەماعەتی ئۆدیسکۆڵ Far as I دەبتەوە can tell, the only fools out here are us and them. They must be this way. دەڵێەوە شوێن پێی وانە چکە ژمارەیان زۆرە دەڵێ لەو شوێنە ساڵش بەس ئەمە ماینە Of course. Listen, I know you don't think much of my ideas recently, but this is the right move. دەڵێ قەنەعات پێ بکەوە باشترین هەنگاوە ئێستا بینی You know I got your back. دەڵێ ئەکید بەلەوەیە من پشتت I learned دەگرم a long time ago that you hit Colm O'Driscoll. Wait for him, and people you love will die. This feud هاوڕێن ئەو منتیقەیە ئەسپی عەرەبیانی لێدەتان بیدۆزنە ئەسپی عەرەبی دادەینەوە لێرە one way or another. It will be. Some things I can forgive, others I can't forget. What he did to Hannibal, I can't do. ئەها You killed his brother, Dutch. کێشەی ئۆدریسکۆڵ لەگەڵ دەچی لەسەر کچێکە بە ناوی ئانەبێڵی Bastards will be reunited soon enough. That's how this. ئافرەتەکی کوشتیە بە ناوی ئانەبێڵی کە دەست خۆشی دەویست دەچیش برای ئۆدریسکۆڵی کوشتیە They said it was near ئەجا ئەو دوو جەماعەت لەو کاتی ڕادە شەڕن تاوە کوێستە Yeah, okay, boy. ئۆکەی بای Hold up here. ئۆکەی دوو کاڵی دەبینین All right, gentlemen. یاڵا This is it. بەڕێزان Are About we to speak in. goddamn ready? ئامادەینە Dutch. Good. یکمان ئامادەینە Now, Mr. Morgan and I, we're gonna head up here a little, see if we can't get a sense of the layout of the camp. لەمە لەگەر Mr. ئارتەری دەچیتە شاری وەزاکەی دەکەین You two take up a hidden position just outside the camp. گۆش بڕۆنە دەوروبەری Mr. Escuela, ئیشەکان داباش دەکات داچ hold position here. دوانیشتان لێرە ببینێنەوە Let's go. با بڕێن هاتوین چەکەمان بین جارێ رەبڕۆ لێوارەکە کلیف ئێچ لێواری چیەکە بە دووربینەکەمان تەمشای وەزاکەی بکەین There they are. ئەوتە لێرەنە Definitely them. Home? I think so. ئەو کۆڵ مارسەس Yeah, that's him. دەیناستەوە جا بزانم دەچ ناوێت کۆڵمی بکوژی جارێ بگات دەیەوێت زایفی بکە کۆڵم خەریکە دەڕوە Talking to? He don't seem very happy. دەێ پێ ناچی دڵخۆش بێ قسە لەگە چێ دەکە لە بنی جیرە They leaving? Seem to be. Should we go get him? No. Colin can wait. Best to get some of them out of there. And much less fun to rob him and his score if he never finds out about it. Come on. دەڵێ بابچین دزی لێ بکەین بێ ئەوەی بزانی کە دزی لێ کرایە کاتەکە دەزانیە و کاتی باشترین تۆڵە سەدەوە دەچ دەوێت بە خراپترینەوە تۆڵە لە کۆڵمی بکاتەوە Don't forget to grab that rifle from your horse. دەڵێ بڕ چەک ئەو ڕایفڵی بینە ڕایفڵەکی زۆر زۆر باشی هەیە
بداية یاریەکە ڕایفڵش تاچی یاثر لەو شەڕی بە کەڵکمان دێ Sure thing. ئە جۆرە چەکە پێ دەوترێت ڕایفڵ Good. Come on, let's go. یاڵە با بڕۆین Seems easiest to take the same path down as Bill and Micah. دربە بەو ڕێیدا بڕۆین کە بیڵ و مایکە پێداڕۆن Revenge is a luxury we can't afford. Yeah, just wasn't sure you agreed with me. Arthur, have you completely lost faith in me? Our needs right now are supplies, equipment, and a way out of here. Everything else, including Combe, can wait. Okay. There's enough of those bastards down there to deal with as it is. Now come on. ئارتەر دەرێتە دەچی پێم سەیرە کات و قەنەعەت بە قسەکانی من هەیە کە ئارتەر وتی بە جارێ تۆڵە لە کۆڵمی نەکەینەوە دەش دەڵێەوە کە تۆڵە لە کۆڵمی ناکەینەوە پێویستیمان بە کەلوپەلە بە خۆراکە چونکە خەڵکەکی زۆرمان ئێستا لەگەڵە بۆ هیچە شیاشمان نمایە بەڵام لە ژێرەوە داچ هەر دەوێ زیان بە کۆڵم و جەماعەتەکەی بگەێنی هاوڕێیان لەبەرەوەی وەکوتم لەسەر خۆشەویست لەسەر ئافرەتێکی بۆ بەلای ئانەبێڵی کە بزانم کۆڵم کوشتیتی نەگە بزانم کۆڵم کوشتیتی خۆشەویستی داچی بە داچیش لە تۆڵە سەندنەوەی کۆڵمی کوشتیە ئەوە برای کۆڵمی کوشتیە تقریبان دەبین ستە یەکسانن بەڵام داچ هەر هەلەکی لۆ بڕەقسێ لەسەر کوشتنی کۆڵمی ئەنجامی دا یان لە تۆڵە سەندنەوە لە کۆڵمی هەر ئەنجامی دەدا داچ پێشەوەیەکی زۆر کاریزمایە خاوەن کاریزمایە بە قسە گرنگەکانی و بە وشە گەورەکانی قەناعەتی بە هەموو خەڵکەی کردیە They're going to be gunning for you. They ain't got me yet. No, but the way our luck's been running. Hush. Let's just get down there first. ئارتە دەڵێ با بمسمە پێشنەوە گولێت بەرکەوێت زانە ئامادەی خۆی بکاتە قوربانی لە پێی ناو داچی ئۆکەی پێم وایە بی هاوڕێیانی خۆشەویستم Stay low. Come on, follow me. گولەشی لە مایکەی بدەم Okay, let's get in cover. That feller smacked you up something stupid, huh? Yeah, I showed So, him bastard. What are we doing, Dutch? I can take this if you want. Just make the call. You want to take the lead? Go. وەرە یەکسە با دەست پێ بکەین What the hell are you doing? ئادەبی دەست پێکەین ئێستا All right, boys. Kill these sons of bitches. Kill every one of these. سادەبی شەڕەکە دەست پێ بکات جا ئێستا بی دوایەوی هەمووی هێز شۆت Look out! We got more of those cabins to the right. God damn! لە کلااوەکەمدا God damn it! They're still hiding in those cabins. This is what happens when you cross the O'Driscoll. Take out those bastards in the cabin. جوان بوو I think that's all of them. Search the bodies. Strip everything we can from them. دەرێ یەڵە لاشەکان بگەڕێن هەموو شتێکی کۆکەنەوە لوت Recognize any of them, Dutch? Of course not. Colm doesn't give a damn about his men. All he cares
دەچ دەڵێم کەسە ناناسمەوە لەبەرەوەی کۆڵم کەسی لە کنگریگ نییە لە جەماعەتێکی خۆی. And kill without thought. You're in. Think how long some of you have been with me. I imagine Colm doesn't even know half the names of these fools. کۆڵم نیوەی ئەو ناوی ئەو خەڵکەی نازانێت. Shit! Look out! More of the bastards coming out of the trees. لەناو دارەکان ڕادێنەوە دووبارە. Shit, there's a lot of them. What do you think, Arthur? Around here, or go after them? Reckon we're better holding here. All right. با لێرە بمینێنەوە ئەوم هەبژەکە لێرە بمینێنەوە چکە ئەگەر لاو زۆر بچینە پێش بمرە. The cowards are running away. Good work, boys. Back to the camp. We'll get what we need. Clear out. یاڵا با ئەو ئەشیانێ ناو تاکە ڕەختی بچووک لە یاریەکەی هەمبی کە من بێگومان ئەوەی ئەو نییە هەدیۆ نییە ڕقنە لەو یاریە زەخم و ناوازێ بگرم لوتکردنی کارکتەرەکانی تکێ زۆر خاوە زانە چەندی پێرەسێتە ئەشیای ناو جسمیان دەردێنی یەکسەر بە یەکسەر بیدایەت قەینا دوسێت جاری بیدایەت با بە خاوی بێتە پێ پیشان دەکەەوە حرەکەی چەند زۆریان دروست کردیا بەڵام لە پاشان سریعتر بە زۆر زۆر باشتر دەسۆری ئەنی وەختێکی زۆر لەبە دەگەڕێتەوە ئەوە دەستپێکێکی زۆر باشە لە بۆ ئەو کەسانێکەوە دەست بە یاریەکەی دەکەن وان چەک و تەقەمەنیشی یەکجار زۆر کۆکەنەوە. يلا Arthur, get over here. اوكي هاتم. Good work, boys. Now, let's tear this place apart. Bill, you go search that wagon there. Micah, search that building. Arthur, you take that building to the left. All right, man, quick. Find those detonators, explosives, anything you can. دەڵێ بە دوای قومبەلانە بگەڕن کە ئۆدریسکۆ پلانی دانابوو کاری بینی لە بۆ تەقاندنەوەی ئەوەی قیتارەکەی بیدۆزینەوە پێم وابینام ئێرە شتەکەیە مایکە شتێکی دۆزیەوە باش تێدایە لێرە چ هەیە تشکە لێرە بمایە ئەو چێستەمایە Here. This looks good. What do you think, Bill? بەرێوە ئەو TNTیانە Smells good. بۆ نیشان باشە Come on. یاڵا Did we get everything? ئەم شتەکەم بەرەستینە Found this on one of them. Thank you. ئەوش پلانەکەیە This is perfect. Oh, yeah. Interesting. This is something about the train they was going to rob. Of Mr. Leviticus Cornwall. Mount back up. Let's keep moving. یاڵا بابگەڕێنەوە All right. Let's get out of here. Proud of you boys. شانازیتان پێوە دەکەم هەر هەمووتان Not a man down. Good work, fellas. Not Yek- bad for yek some piyaman lenemert. starving down and outs. They can pummel us hard as they like. But
we will always get back up and fight. That's who we are. Outlaws for life. Wait Fellas, until we how have John, Mac, Charles, Dall'ma Sean back outlaws riding with us, bo and I believe- Gian. I Tahta. know they will all be back. Well, you didn't get Combe, but this hit'll hurt him a lot more than any bullet in the head. دڵێ Especially ئەو when we دزیە rob this train, too. زۆر لەوەی خراپترە کە گولەش تا پسەری بدەیت. Yeah, I guess we'll see about that. Oh, indeed we will. You know, he'll come after us. Oh, of course he will. Just like دڵێ all بە the جوامان rest. دەکەوی دوێ تۆڵی خۆی We're gonna هەردەکاتەوە. stay a step ahead of them. Make sure we always know where they are before they know where we are. دڵێ بەردام خۆتۆک لە پێشەوان دەبین. ئەمە دەی بزانین That won't happen again. بزانین ئەوان لە چێنە پێشەوەی ئەوان بزان ئەمە لە چێنە. Let's make some ground. یەڵڵا بە ئەسب لێ خوڕین. Outlaws for life, fellas. That's who we are. That's who we all gonna be. For the rest of our lives. Hey, you see that fella? Wasn't he at the camp with Combe? Leave him to me. All right, we're بعد تسجيل Just كان. bring him back alive. He could be useful. Okay, you got والله it. بي هنا Go, go. أنا استفادة لي بكين. Yeah. Yeah. Now, come on. Stay back! Shit! No! Don't hurt me! Don't hurt me! أوكي. أوام ديست. Coming with me. أو قرتم. Please don't! لەگەڵ خۆمان دەیبینەوە کامپەکەی ئەبی پرسیاری لێ بکەین زین جەماعەتەکەی کە چێوە چوینە. بەس زارێ بە هەندێک لە ئەشیاکانت ببدزین. Please, please, you don't need to do this. This is very kind of you. This is very kind of you. سپاس دەکەم بۆ ئەو شتانەی کە پێت دا. Mixed up with someone else. دەرێت تۆ من لەگەڵ کەسەچکە لێ تێک چووە. ناوەڵا تومان دەیە برا. ستو. یخێنە سەر پشتی ئەسپەکەمان. Little enough for you? Shit! Shit! What's your name, boy? ناوت چێ کورە. با. I don't know. You don't know your name? دەرناهی خۆت نازانی. Kieran what? Duffy, Kieran Duffy. Well, کوێن دەفێ. I ain't gonna lie to you. This is a real bad day for you, Kieran Duffy. دڵە درۆ لەگەڵ ناکەم ئەو ڕۆژ زۆر خراپە لە بۆ تو کێرن دەفن. Somewhere you ain't gonna like. دەمە شوێنە کات و حەزی پێ ناکەی. چم لێ Somewhere دەکەن. you ain't gonna like. شتێک کات و حەزت ناکەی. Advise you to save your breath for screaming. بەڵێ ئامۆژگاری دەکەم هەناسەی خۆت ڕابگری بۆ قیژاندن کە گەیشتنەوە کامپەکەیە جەخوا دەزانین چی پێ دەکەن. Yeah, that's it, boy. ئارتە لێرە پیاوەکی خراپە جارێ. I'm no Bad use to goddamn ya. man. ئەو کەش و هەوایە زۆر توندە. Begging you. You better shut your mouth, you little shit, or I will shut it for you. بڵێ دەوت داخە گەنا دەوت دادەخەم. You're all right, boy. They don't tell me nothing. I swear. Oh God, please no. Just let me go, please. Are you trying to test me? Is that it? Because I will break every bone in your body. I'm sorry. I'm sorry. Okay. هەموو لاشە دەشتێنم بێدەنگ بە. One more goddamn word. No more goddamn word. That's 2 bones right there. کامپەلەوە دوور کەتەوە. Hey, boy. ئەو گەیشتنی هاوڕێن. Here we are. You
You sack of shit. You sack of shit. Boys. Sack of shit. وصفة عندك ارتري. ولا بعبد بهم. Don't hurt me, please. Oh, don't worry. They're real nice. والله كسي زور Shit, باشن. did you? Yep. I got them. Very good. Welcome to your new home. Hope you're real happy here. You want me to make him talk? Oh no, now all we'll get is lies. Uncle, Mr. Williamson, tie this maggot up someplace safe. We get him hungry first. درست ترى برسيب كان استهرت بري درويدا كان بري وضعي باشا. Shoot fellas as need shooting, save fellas as need saving, and feed them as need feeding. We are gonna find out what you need. I can't believe it! An O'Driscoll in my camp! I ain't an O'Driscoll. والله خواردن تبدين هم مشتك بدين بلام. Oh, whatever Who's you the gal man? say, son. Well done, Arthur. عافية I'm ارتر. sorry we missed out on Colm. Oh, there's time enough for that. Now, I gotta figure out if we can hit that train. Okay. والله بقى مدى كاريب كم تون خمالو قطاري بدين. پێم وابی پارتی یەکەم لێرە بە کۆتایی بینم باشترین کاتە زۆر سپاس هاوڕێیان بۆ سەیکردنی پارتی یەکەم بگومان ئاگداری چناڵ ژیر و پێی ژیر بن پارتی دەمیش بەزوانم بڵاو دەکەمەوە یاخودەکە بڵایشم کردیتەوە لێرە دەیبینن هەر لەناو چناڵی ژیر پارتەکانی کەس بڵاو دەکەمەوە تاڵقەیەکی دیکە تا پارتێکی دیکەم بەخواتان سپێرم خواتان لەگەڵ